دەپرسم ئەخۆ چۆن خۆمان لە نەخۆشی کۆڕۆنا بپارێزی؟ ئەخۆ ترس و دڵڕاوکێ دەمان پارێزە لەم نەخۆشیە؟ ئینسان ئەمە پێویست ناکە بترسێن لەبەرەوەی خوای گەورە دەردیدا و دەرمانیشیدایە. ترسان و تۆقین بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لە ناوچوونی خەڵکە. هەموو کات ئەگەر ئەتوو خۆت خاوێن ڕانەگری نەخۆشی بەرەوکت دەگری، یعنی ئەو گومانی تێدانە. دووش لە ژیاندا دیاری ناکرێ، یەک ڕسق دووش مردن. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان، سڵاوتان لێبێ عەزیزان و خۆشەویستان. من ئەمین بەڵامیر جارێکی تر لە شاری هەولێر بەوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ تایبەت بە پرسی کۆڕۆنا دەچمە نێو هاوڵاتیان و دەپرسم ئەخۆ چۆن خۆمان لە نەخۆشی کۆڕۆنا بپارێزی؟ ئەخۆ ترس و دڵڕاوکێ دەمان پارێزە لەم نەخۆشیە یان باشترین خۆپاراستن لە نەخۆشی کۆڕۆنا چییە؟ ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوام دڵنیایی پاک بوونمان لێ دەکاتەوە، بەردەوام بە ئێمە دەڵێ کە پێویستە پاک و خاوێن بن. لە ڕۆژێکە 15 نوێژی بۆ داناوی بەلایەنی کەمەم 15 نوێژەیە هۆکارێکە بۆی کە ئێمە پاک و خاوێن ڕابگیرین، بزانین هەوڵاتیان چۆن خۆیان پاک و خاوێن ڕاگرتووە و چ پەیامێکیان هەیە بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆڕۆنا. هەوڵاتیان بۆ ئێوە دەدوێنم، ئێوەش بینەر و بیسەری بەرنامەکەمان بن. بەڕای تۆ چۆن ئێمە خۆمان بەپارێزین لە نەخۆشی کۆڕۆنا؟ چ خۆپاراستنێکە تۆ پێ باشە؟ پێشەشی سڵاومەیە لە بۆ کەناڵەکەتان. بەڕاستی ئێستا ئەو نەخۆشیێکەوە بڵاو بوویتەوە بە ناوی ڤایرۆسی کۆڕۆنا، ئەو خەڵکی ئێستاوە کەوا دێن بەڕاستی ئەم یەکەم شت پێم خۆشە لەسەوەی قسە بکەم ئەوانی بە قاچاق دێنەوە. بەڕاستی ینی هەر لە بۆ تەندروستی خۆیان وا باشترە کە بچنە نزیکتری بکەێت تەندروستەکانی ئەوی لە کە حدودەکان داخل دەبن، وا باشتر بە قاچاق نێن. یعنی هەر لە بە تەندروستی خۆیان لە بە ئەو ملەتەش لە بە ئەو خەڵکەش و ئێستاش ئەو تەندروستایی خۆیان حاقۆیە پێش هەموو شتێکی بێخن و نەک بە قاچاق بێنەوە هەم خەڵکیش توش بکەنەوە هەمیش بە خۆیان کە توش دەبن. یعنی بەڕاستی ئەو ئێستاکە ئەو خەڵکەوی شێ دەکەن شتێکی زۆر غەڵەتە. پێم باشە تەندروستی خۆیان و خەڵکەکەیان لە پێش چای هەموو شتێکی باشترە. پێم بڵێ ترسان لەم نەخۆشیە ئەخۆ چارەسەرە، خۆ پێویستە ئێمە لەم نەخۆشیە بترسین یان چۆن بەرەنگاری ئەم نەخۆشیە ببینەوە؟ باوەڕکە ئێستا ئەو خەڵکێکەوە ئێستا باسی ئەو ترس شتێک دەکە، باوەڕکە شتەکەەوە هاانیە نەخۆشیەکە هەر هەڵامەتێکە هیچ شتێکی وانە، ینی مەسەڵەن بڵێ شتێکی گەورە بیت، بەڵام خەڵکێکە هەموو ترسەکە گرتی دێ هەیە بەقەست دەرێ وڵا کاکات و دەمری هەیە دەرێ وڵا مەچەوە تەندروستێ، بەڵام وا باشتە خەڵکە ئێستا عنی وەرەی خۆی ئەهادانە بەزێنیت ئەتۆ خۆ هەم کەسە خۆشە، عنی تۆ تەندروست بی لە ماڵی خۆت. ها بزانێ ئێستا بەسە ئەو نەخۆشیە خەڵک هەم دەستوپلی خۆی جوان دەشوە، معدل دەچای خۆی دەشوە، معدل شتەکانی خۆی بە پاک و خاوێنی ڕادەگریت. باوەڕکە هەر لەسەر ئەو شتێ بەردەوام بی، باوەڕکە تووشی هیچ نەخۆشێک نابیت، باوەڕ ناکەم بە هیچ شتێک تووشی ڤایرۆسی بیت. نەخۆشی کۆڕۆنا ئەوە نەخۆشێکی عالەمیە، سەرەتا لە سیمبڵا بۆ بۆی خواردنی پیسەوە با بڵێن، ئێستاش بە وڵاتەکانی چاردۆرەوە هاتە هەرێمی کوردستانیش هەموو نەخۆشێک ئەوەی هەیە با بڵێن چارەسەری هەیە. ئینسان ئەمە پێویست ناکە بترسێن لەبەرەوەی خوای گەورە دەردیدا و دەرمانیشیدایە، وایە شیفاش لە لای خوای گەورەیە. هەموو مشمان یەک شتێ لە دنیاە، خوای گەورە کە دروستی کرد لە دنیاە نابی لە مردن بترسێنێت تا ئەجەلمان تاوە نەبیتن. وە خۆ پارێزیش هەیە، یەکەم شت دەست و بابنی دەستمان بە جوانی بشوێن، دوورکەونێ لە شوێنی قەرەباڵغ زیاتر وەزائیدن ئەوانی کە نەخۆشن بابنین کۆکە و شتیان هەیە پژمینیان هەیە دەبی دەستی خۆیان جوان بشۆن
خواردنش باش بکڵێنن بابرین بە بەردەوامیش ڕۆژانە ئینسان دەستی خۆی بە جوانی بە پاکخواێنی بشواتن خۆپاراستن یەکێکە لە چارەسەرەکە خۆ پاراستن یەکێکە لە چارەسەری هەبوو نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشی کۆرۆنا چونکە ئەو نەخۆشیە بزات لە شتی پیس دروست دەبێتن مادەم هەر شتێکە لە پیسی دروست بوو خوای گەورەکە دروست کرد بابرین پیسی دروست کردی و خایانش دروست کردی ئەتو دەتوانی بەدەست شوشتن یاخود ئەو شتانی کە خواردن تێدا خۆی بیشوێەوە ئەو کاتی ئینشاڵڵا خوای گەورەش دەما پارێزی ترس پێویستە لەو نەخۆشیایە و ترسێک کە خەڵک لە دڵی خۆی دروست کردایە ئەمە هاوکاری دەبێت بۆی لە نەخۆشیەکە چارەسەر بێت نەخێر ئەو ترسە هیچ ئەوەی نابێت تەنها ئینسان دەبێت دوعای بکە خوای گەورە یارمەتی بدا ئەوە یەک دووەم شتیش ئەگەر بێت ئەمە بترسێن زۆر جارە ترس ئینسان کە تووشی نەخۆشێک دەبێت ترسێ بیتن زیاتر نەخۆشیەکە بەسەریدا زاڵ دەبێت ئەمە نابێت لەو حاڵەتێ بترسێن کە نەترسان ئەو کاتی نەخۆشیەکەش ناتوانانی بەسەرماندا زاڵ بیتن هەموو ڕێنمایەکانی دکتۆر جێبەجێ بکەین ئەوە لە سەروی هەموو شتێکەوێ بەڕاستی بتوانین هەتا بکرێ خۆمان پاک و خاوێن ڕابگرین ئەو ڕێنمایانەی کە دکتۆر داویە بە هاوڵاتیان هەمووی جێبەجێ بکرێت بەڵێ شوێنە ئیژەکەوانێ بەرێکەوتنت لەگەڵ هاوڵاتیان چۆنە دەمامک و ئەم بابەتانە ئێستا لێرانە باشە بچکە نەخۆشەکە لێرە بڵاونی هەتا ئێستا دەمام کوشتنامەکار نهێناوە بەڵێ بەس تا بکرێتش خۆمان بەپارێزی لە پاڵخانی و ینی ئەوشتانە هەڕادەگرین خۆت لەم نەخۆشیە ترسی ناوەڵە وەڵاهی خۆپاراستن باشە بەس ئەو ترسەشی ناوێ یەکزار ئەو هالا ترسەکەی زیاتر لە دری خەرشی ئەوە بووە پێویست ناکە هەموو ترسە خەرکە کە تەمەشا دەکات ئەسە 2900 نەفەر زۆر نییە لە هەموو حالەسەس کە ئەوەندە ڕاگەاندرا لە دنیاە خاستم بە تایبەتی لە سین خەڵکەی ئەوەندە زۆر نییە ڕێژەکەی زۆر نییە ترس باش نییە ترسەکە خەڵک ترسابێ خەڵکە دەترسێ خەڵکە لە ڕاوچێدایە خەڵکە دەترسێ ترسانەکە باش نییە بەڕاستی زۆر باش نییە نەخێر ترسان چارەسەری کێشەکان دەکات چارەسەری نەخێر بێز نەوەچ ترسەکە هەبیتن بەس ئەو ترسە نەبی کە خەڵکەکە یەکزار ئەوهاە لێ تاو لێ بتۆقێ ئەوە نییە خۆی خۆپاراستن تەبان خۆپاراستنەکە هەبی باشە بڵێ ئەرێ حاڵتان چۆنە لەگەڵم کۆڕۆنا و ڤایرۆسوەمانە وەڵی حاڵ باشە بەڵام بەداخەوە سەیتەرەکان زۆر ئیزدیحامە ئەمڕۆیمە لە کەرکوو هاتین بۆ هەولێر 2 ساعات زیاترێمە لە سەیتەرە وەستاین یعنی خەڵک مەمنونە بە خۆبەخشی من کوڕەکەی خۆ مەعتوبیە ئامادەیە بە خۆبەخشی بڕۆ فەحسی خەڵک بکە بەڵام بەداخەوە حکومەتە نا 2 نەفەر 3 نەفەری لە سەیتەرەی پردێ داناوە 2 ساعات و 20 دقیقە تقریبا تا 2 ساعات و نیمە زیاتر بەس لە سەیتەرە وەستاین فەحسانە چی بوو کە بۆ ئێوە کرا وەڵا بەسی پلەی گەرمیە بەزەوەی کە لە بەزەیدا لە ناو چاومان بەڵامی تر خۆ خەڵک هەبوو سەری دەرەکی لە جامەکەەوە ئاوێکی دەمچە لە بەرەوەی پلەی گەرمای دابەزێت لە ترسیەوەی کە سزنی نەکەن گرنتی نەکەن 15 ڕۆژ تۆ خەڵکی کەرکووکی بەڵێ کەرکووک چۆنە ئێستاکە لە دوای بڵاوبوونەوەی حاڵەت دە کەرکووک وەڵا احتیادیە هیچ نییە هیچ زەمە هاوڕێی تۆ ترسێ لە نەخۆشیەکە ناوەڵڵا هیچ ترسێکی نییە باشە بەڕای تۆ ترس چارەسەرێم نەخۆشیەکە نابەتاکیت هیچ مەترسە بێت دەستخواوە هات بەخێر بێت هاوڕێت زۆر مردووە بە شتی جۆرا و زۆر تاکی بە حادسەی سیارە بە جەڵدا ئەتە بە هەر شێوەیە نەخۆشیە بێت پیا دەبێتەوە خودی بە ئەڵڵای گەورە بێت بێگومان وەخۆی تەعالا کە ئەو دەبێن هەردووە ئەوێ ئەجەری هات بێ بەخۆی دەمریت ئەوێ ئەجەریشی هات بێ نامریت ئەوانەی بوونە هۆکاری تێکدانی ژیانی خەڵک هەزاران کەس کوژرا هەزاران کەس ماڵی تێکچوو هەزاران کەس شاری تێکچوو هەزاران کەس وڵاتی تێکچوو دوعا دەکەم لەو خوای خوددا بە گەورەی خۆت ئەو تاعونی وان بی بازارەکە تاسیری کردووە زۆر زەعیف بۆ خەڵکە ترسێ نەخۆشیەکی و تاوڵێک کابرا لە فکر لە ماڵ و منداڵی خۆی دەکاتەوە کە توش دەبێ ماڵ و منداڵەکەی چێ بەخێگە لەبەر لەو ڕۆژگارە برا ڕحمی لۆ برا نەماوە برا باشە بە من بڵێ چۆن خۆت پاراستووە لەم نەخۆشیە تا چەند خۆپارێزی گرینگە لەم ڤایرۆسێکی ئێستا بڵاو بۆتەوە خۆپارێزی نەک لەو دەرێ ئێستا بڵاوەتەوە لە هەموو شتێکی پێویستە بەس نەچوونە شوێنی قەرەباڵغ ئێستا هەرچەندە من ئێستا لە شوێنیش قەرەباڵغ دانیشتووم بەس جەوەکەی وان نییە بڵێن خەڵک بترسێ بەس خۆپارێزی بە هەموو شێوەیەک باشترە ڕێنمایەکانی تە دروستی جێبەجێکردنی بەڕای تۆ گرینگە
ڕێنمایی تەندروستی هەموو کاتێک گرنگە جێبەجێ بکرێت. باشە پێم بڵێ بەشێک لە خەڵک تۆقی و ترساوە ئایا ترسان و تۆقین چارەسەری ئەم ڤایرۆسە و یان ئەو نەخۆشیەیە دەکات بەعکسەوە ترسان و تۆقین بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لە ناوچوونی خەڵکە ئەسڵەن ئەو نەخۆشیە ئەوە نیە لێی بترسی لەگەڵ ڕێزشم ئیعلام زیاتر خەڵکی ترساندووە تۆقاندووە ئەسڵەن ئەو نەخۆشیە من تا ئێستا بڕواشم پێینە بڕواشم پێی نابێت. باشە بۆ بڕوات پێنیە بۆ ڤایرۆسە کێستا بوونی هەیە لەبەرچی بڕوات پێنیە هەموو ساڵێک ئەمە لە ژیاندای هەموو ساڵێک پەتای وەرزی هەیە ئەوەش پەتای وەرزیەکە کە پەیدا بووە بەس ئیعلام وای لە خەڵک کردو پەتای وەرزی نیە تاعونە کە بڵاوبێتەوە بەعکسەوە تاعون نییە پەتای وەرزیە خەڵک مناعی بەرز بێ و کتۆبێ لەگەڵی کێشە نیە نامێنێ. طبعا ڤایرۆسی کۆرۆنا ڕاستە زۆربەی دەوڵەتەکانی گرتەوە لە بەجێرەوە ئامارانێکەوە لە کەناڵەکانی ڕاگەاندن کەم ڕۆژانە دەبینین بەڵام پێویست بۆ ترس و دڵەڕاوچێ ناکە ینی نەخۆشیەکە هاتووە و پێویستە بەرەنگاری بینەوە ئایا بەرەنگاری بینەکەی بەس شێوەیەکە زۆر تەبیعیە. تۆ لە لای خۆتەوە چۆن بەرەنگاری بوویتەوە یان ڕێنمایەکانی تەندروستی تاچەند جێبەجێ ڕێنمایەکانی تەندروستی شەرت نییە ئیلا لەو کاتێکەوە ئێستا ئەو ڤایرۆسە هاتیە و پێشتریش ینی مرۆڤ پێویستە ڕۆژانە یعنی زگە لەوەیکەوە ئەکەدینیەکانی جێبەجێەکە لە دەستنوێ شوشتن لە هەر لایەنێکی دیکە پێویستە ڕۆژانە بەلای کەمی سار هەتا 5 دەستی خۆی بشوە ینی شەرت نییە ئیلا کە بەێستا ئەو ڤایرۆسە لە وزودی هەیە ئەو نەخۆشیە پەیدا بووە نەخێر نەخۆشی هەموو کات ئەگەر ئەتوو خۆت خاوێن ڕانەگری نەخۆشی بەرەوکت دەگری ینی ئەو گومانی تێدانە. بەڵام کە ئێستا و ڤایرۆسە هاتیە کە دەڵێن مەسەلەن زیاتر احتیمام زیاتر بە دەشوشتنە و مەسەلەن پاک و خاوێن ڕاگرتنە بەڵێ وایە بە تاکید دەگەر پێشتر ڕۆژانە 3000 دەستی خۆشوشتبی ئێستا بیکە 5000 بیکە 6000 ڕۆژانە بەبەردەوان ئەمە شتێک نییە کە درسی لەسەر بی بەڵام بۆ ئەم خەڵکە کاکە ئەم دەمامکە باسی دەمامکەکەن ئەم دەمامکە وڵی زۆر گوناح ئەمت پێمان ناکرێ بکڕین بەس خەڵک هەیە پێی ناکرێ بکەن گوناح هەلوو جانی چه سوودی هەیە گرانەکەن گران بووە بەڵێ وڵی وا بیستمە چوتە $20 ئارێوەڵانی بەس پێم ئەمت پێمان ناکرێ بکڕین بەس لۆ ئەو خەڵک کەسێک هەجارە پێی ناکرێ بکڕین. باشە تۆ لەم نەخۆشیە دەترسی بەخوای تەنان بەس لە خوددا دەرسی مەگەر کۆرۆنا و کۆرۆنا با ئێستا بمگری ئەوە هەر کەسێک ئەنجەر بەچات ببەوە دەڕوات تێگەشی بەخوا ئەوە بەس ژیان نیە ئێمەتیایە باوە کە تەمەن بە 20 ساڵ وڵا 20 دقیقە خۆشیم نەدیوە بە هەر شوێک بیجانم ناخۆش هەر باش شتێک بکەی نەخۆشە دەنیا ئیش و کارت نییە بەگشتی بەخوای نەئیش هەیە نەکارە نەکەسابەت هەیە نەچ هیچ نیە هەموو شتێک ناخۆشە. ئەنی تۆ ئەمەدە ئێستا کۆرۆنا بێت و وڵی کۆرۆنا و کۆرۆنا با ئێستا بمگری بە قوڕان لەو جوانە بێزارم. ڤایرۆسی بڵاو بۆ تۆ بەناوی ڤایرۆسی کۆرۆنا تۆ چۆن خۆت لێ پاراست و خۆپاراستن تاسەنگری کە لەم ڤایرۆسانە بە بڕۆی من ئەم نەخۆشیەیە کە بڵاو بۆتەوە باشترین خۆپاراستن ئەوەیە کە بەپێی مەرجە تەندروستیەکان بکەین و ڕێنمایە تەندروستیەکان پێم وایە ئەگەر ئەم نەخۆشیە چەنە قورسش بێ ئەگەر خۆمان ئیرادەمان هەبێت لە هەمان کاتە ئەگەر بێت و بەپێی ڕێنمایە تەندروستیەکان بڕۆین ئەتوانین بەسەرێ زاڵ بین. باشە پێم بڵێ تۆ ترسی لەم نەخۆشیە خودم ترس و دڵەڕاوکەی خەڵک کە هەیەی لە شوێنی خۆیەتی من بە هیچ زۆرە لەم نەخۆشیە ناترسم چونکە لەبەرچی لەبەرەوەی کە ڕێنمایە تەندروستیەکان بەلای منەوە زۆر گرنگە و ئەمە نەخۆشیە کە بە بڕۆی من نەخۆشیێکی کاتیە. باشە تۆ چۆن لەم نەخۆشیە ئەترسی ناترسی و چیت هەیە لەس دەبارەی نەخۆشیە؟ وڵی منش بەو ڕادەیە ناترسم لێ لەبەرەوەی ئەمە ڤایرۆسێکە و کاتی ئەو چەند وڵاتێکی گرتوێتەوە لەوەی لە ماوەیە کەمە ئینشەڵا کۆتایی بێ و دەرمان و عیلازی بۆ بدۆزنەوە. خۆپاراستن تا چەند گرنگە تا چەند خۆتان پاراستووە؟ وڵی گرنگی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی دەری کردووە نەچوون بۆ شوێنە قەڵەباڵغەکان و دەست لێدان لە ئەو شتانەی کە هاوڵاتیان بەکاری دێن بەگشتی بەڵێ. وڵا خۆپاراستن گرنگە لە هەموو نەخۆشیەکان بەڵام بە بڕوای خۆم ئەو ڤایرۆسات هیچ بڕوایەکەم پێی نییە خۆپاراستنیش گرنگە بەڵام لەوارە ڕەنگە نەخۆشیتر هەبێتین ئێسان ئیش ێستا بکات بە تایبەتی دەستگاکانی ڕاگەیاندن نەخۆشی زۆر خەتەرترمان هەیە کە ئیش ئێستا بکەین لەو ڤایرۆسە خەتەرترە. باشە بۆ بڕوات پێنیە لەبەرچی کە بڕوات بەم ڤایرۆسەیە نییە ڤایرۆسەکە وەکو ئەو ڤایرۆسانی کە وەرزیەکان کە دێتن وەکو ئەو فلوزای وەرزیەکان کە دێتن ڤایرۆسەکە زۆر
سادەتر لەو ڤایرۆسەکە ئەمە لە وەرزی سانان خاسان لە مانجی دەوە تا مانجی دوو تووشی دەبین ڤایرۆسەکە ڤایرۆسش زۆر ئاسایە بەڵام خۆ پاراستنیش گرینگە پێم بڵێ بەشە لە هاوڵاتیان ترساون یاخود تۆقی ون هەر تا چەند ترسان و تۆقاندن دەبێتەوەی کە ڕزگارمان بێ لەم ڤایرۆسەیە مرۆڤ دەبێ ئینسان بڕوای بە خوددا هەبێتی کە ئێمە دروستکراوی ئەوین هەر شتێک هەبێتی ئێمە لێ ئەوە نین بەڵام ترس کاریگەری خراپی دەکەوتە سەر دەرونی ئینسانەکان چەندی بترسین ڕەنگە زووتر تووشی ئەو ڤایرۆسانەمی تووشی ئەو نەخۆشانە بین یعنی بەڕای تۆ ترسان هیچ هاوکارێک نییە بۆ نەمانی ڤایرۆسەکە ترس نەخێت پەیامی تۆ چییە؟ ئیرادەی ئینسانەکان گرنگترە لەو نەخۆشانی کە بڵاو دەبێت لای ئەو برادرش بزانم ئەو چۆن خۆی پاراستۆ تۆ چۆن پێشوازی لەم نەخۆشیە کرد و تا چەند خۆت پاراست پێشوازم لێکرێ نەخۆش می دەپارێزم هیچ بڕوان پێی نییە باش بۆ بڕوات ئێمە ئیسلام ئەگەر ڕۆژانە پێزار دەستنێژە خۆی بشواتنەوە پاک و خاوێنەکە پێویستەکە بچم دەستەوانەوە کە مامی بەستم پێت بشتان ناکە خۆترسان هیچ پێ نایە چەندی بترسی تووشت دەوی هەر نەخۆشێک لێ بترسی لۆ دێتن لەبووی بڕۆ لەبەر دەردێتن ناوڵی زەی نادرسێ مابادەمە بابێ بزان هاوڕێتی شێگە دەکەێت تسیلۆسیە تسیلۆسیە هەر ئینسانێک ترسا قەلق بوو قەلقی خۆیتی نابی ئینسان قەلق بیتن قەلق بوو ترسای لۆ دێتن هەر شتێک قەلق بی بترسیلی توش دەبی ئەگەر ناتوش نابی تا چەند خۆت لەم نەخۆشیە پاراستوە پاراستنی جێ پێم وایە خۆ پارێزی شێوتوی نایە لەبەرەوەی ئەو نەخۆشی کە ئێستا بڵاو بووتەوە نە ئەوەندە ترسناکە ڤایرۆسی کۆڕۆنا کە خەڵکی لێ بتۆقێ بۆ پێم وایە نە بە شێوەیەکی ئاسایشەکە بەشێک لە خەڵکی بڕوایان پێێنێ نا من پێم وایە بڕوامان بەو نەخۆشی هەیە خەڵکی با خۆی لێ پارێزی بەڵام پاراستنێکی چۆنی نەک بازاڕ و شوێنە گشتیەکان وانە هەرتەرکەی نا خۆت بپارێزە بە شێوەیەکی ئاسایی خۆت پارێزە لێ لە شوێنە قەرەباڵغەکان دەمام بەستە ئاساییە و ڕێنمای تەندروستیەکان بە تەواوەتی جێبەجێ بکۆ خۆ پارێزیە ئەرێ ئەم نەخۆشیە هاتووە تا چەند نەخۆشیە پیا دەبێتەوە خودی بە ئەڵڵای گەورە بێت وەخۆی تەعالا کە ئەو دەبێ ناردووە ئەجەری هات بێ بەخوای دەبرید ئەو ئەجەریشی هات بێ نامرید مامەجان ئەم نەخۆشیەوە بەشێ لە مزگەوتەکانیان داخستووە تۆ لەگەڵەمەی ئەدەوەڵە لەگەڵ ئەوەی دێم هەر کەسێ مزگەوتێ داخی ناگات لە بەخۆی پاراستووە لەم نەخۆشیە وەڵڵا بخۆ ناپارێزم بۆ خۆ ناپارێز وەڵڵای ئەچووگە هەتا خۆی تەعالا نێنێری بەدەست من نییە باشە خەڵکێکێ زۆر ترساوە تۆقیوە لەم ئەوانە لە خۆی ناترسنەوانە هەر کەسێ لەخوا ترسی خۆ هەواڵی خۆی دەکا خۆ کاتێ ئەوەنی خۆ بپارێزی هەر چەندە تۆ بڕواشە بەخوا هەبێ بەڵام خۆ پاراستن هەر باش پێویستە بەڵای دەزانین چی کەسێ دەستنوێژ بشوامە خۆ بەشێکە خۆ پاراست ئارێ وەڵات سوێ بە ئادە سوێ دەڕوە ئیلت ناگاتێ تۆ لەگەڵەوەی کە خەڵکی حسابێک بۆم نەخۆشێنەکە حیساب نەکردن نا بەڵام ترسانیش بۆ شێوازە ئاساییە بڕۆ خۆت بپارێزە نەخۆشەکە دەمامک بەستە لە شوێنە قەرەباڵغەکان بەڵگنە بۆ شێوازێک کە لی بتۆقی یاخود بە شێوازێک هەر بڕوات پێ نەبێ ئەمن ئەسڵەن هەر فکری لێ ناکەمەوە ئەسڵەن هەر فکری لێ ناکەمەوە لەبەرەوەش فکری لێ ناکەمەوە حەقیدەکمێ بۆ خوددای گەورە کە سەرمانە خوای هەموو مەخلوقاتەکە هیچ دەگۆڕە نییە بەنسبەت نەخۆشای کۆرۆنای لەبەرەوە ئێمە تاعون مازانیە تاعونەوە لە قورئاندا بەعز دەکا کۆرۆنا ئەوە شتێکی هاکەزاییە خەڵکێک لە خۆی کۆرۆنا ئەوە هەموو نیشانەی ئەوەیە کە خوای گەورە ناناسیتن بێ عەقیدەیە هیچ ئیمانێکی لە قەلبیدا نما هەر بەدی پارە و بینە بەردەیکەتە دەشتنی چ دەرە بیستر کەزارێک دەستت دوشۆ شتیوا لە چێ دەرێ ئەگەوە بێمەت ئەمان هەموو پیسن ئەگەوە بێ خەڵکەم پیسە کابراگە نەستە ماری خوای و نێژ دەکاتن و ڕۆژی نەگریتن هەر ئەسڵە ڕزقی دەست شیعرام ئەگە خێزانی خۆت بیت لە ماری داخراوە تا چەند لەگەڵەوەی تۆ ئەوە شتێکی کوفرە ئەوە کوفرە بەرامبەر ئەڵڵای دەکەن بۆ کوفرە هیچ شتیوانە نییە ئەسڵەنەوە ئەو نەخۆشیان تاسی لە مسلمانی بە عەقیدە ناکاتن ئەبەد نیایەن ئێستا کە بۆ نمونە مامۆستایەک لە سلێمانی کۆچی دوایی کردیا چەند ساڵ ئەو کابرا یعنی وەچی خۆمان گوتنی خدمەی هەیە کو کابراک عسکەریان شورتێ دەرمۆندە سارە خدمەمێ ئەو مامۆستاش عینەمە هەمان شێواز ئەسڵەن ئەوە نەخۆشی دری هەبووە چار کوڕیە کوڕەکانیان بردیە فەعسی ئەوە لە بۆ بکەن کۆرۆنای لە بۆ بکەن ئەسڵەن هیچ شتێکیان لە باردانیە ئەو کابرا بەخۆی نەخۆشی دری هەبووە عەمەلیاتی دری لە بۆ کرا بەشە لە خەڵک کە ترساوە ئێستا ئەم کابراچی مریشک فرۆشم باشە ڕۆژانە لەناو دوکانی خۆمی شێ دەکەم مریش سەر دەبڕم هەموو دەست و پلم بەخینە لە هەما کاتشدا لە فەی دەخۆم لە فەی دەخۆم زۆر بەحتیاری دەشتی ناشەکان کوی بەگشتی ئەبەت هەتا ئێستا کە تەمەنم 33 سارە بەبیرم نایەک دەرزیم لە خۆدابی و یەک دن کە عەبیشم خوارد حتا ئیسەریە شەی
دەست و خۆش بێت دەستمە لای ئەو برادەری تۆ تا چەند خۆت پاراستۆ لەگەڵم نەخۆشی تا چەند لەگەڵ قسەکانی ئەم برادەری بەخێر بن وڵی پێش بڵاوبوونەوەی ئەو پەتا پێش ئەو نەخۆشیە زۆر کەم لە دەرەوەنان دەخۆم تا بڵێش خواردنی تەندروست دەخۆم میوە زۆر دەخۆم بەڵام سەبارەت بە و ڤایرۆسێکە بڵاو بوویتەوە بەڕاستی ئەم بە جۆرەشتر بیر دەکەمەوە تێڕوان نەچترمێ هیوادارم هەموو کەسێک کە ژیانێکی ئاسایی هەیە بە دووربی لەو پەتایە بەڵام دوعایەک دەکەم بۆ خۆم نا کە ڕەنگە دوعاەکە ئەگەر داوا لە خوای نەکەم ژیانم خۆشبی ژیانم باشبی بەس دوعا دەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی بوونە هۆکاری تێکدانی ژیانی خەڵک هەزاران کەس کوژرا هەزاران کەس ماڵی تێکچوو هەزاران کەس شاری تێکچوو هەزاران کەس وڵاتی تێکچوو دوعا دەکەم لەو خوای خوددا بە گەورەی خۆت ئەو تاعونی وان بی نەتوانن بچنەوە ماڵەکانی خۆیان نەتوانن منداڵی خۆیان ماچکەن کە خەڵک سیارەی ئەوان لە ناو سیارەکانیان نەتوانن بێنە خوارەوە نەتوانن لەگەر حیمایە و سایقەکانی خۆیان هەستن و دانیشن هیوادارم ئەم تاعونی ئەوانە بی کە وایان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو دەوڵەت و لەو ملەتانە کرد لە بازار ڕیسکانە یەکێک لە بازارە میلیەکانی شاری هەولێر دیارە بەشێکی زۆری ئەوانەی کە لێرە خواردنیانە خواردنەکان زیاتر لەسەر شەقامەکانن ئەمە یەکێک لە خواردن چیتان هەیە لێرەوە گۆشت و میخڵەمەوە بە ئەرێ بازار چۆنە لە دوام نەخۆشیە تاسیری لە بازار و کاریگەری بەسەرەوە هەبووە 185 تاسیری کردووە 115 ئەوەی مایە خەڵکەکەی ئەوەی لەخوا ترسێ ینی لەلایەن خواوە هەر شتێک بێ ئەو پێمەمنونە ینی ئێستا من بەنسبەتە خۆم ناترسێ لەبەر شتێک لەلایەن خواوە دەخۆی خۆت ئەی چۆن ناخۆم وا لە پێش ساعتەوەتە خواردنی من ئەی چۆن نایخۆم باشە خەڵک ترساوە خەڵک چی لێ هاتووە بەگشتی خەڵک ئێوە چۆن دەبینن ئێوە زیاتر تەعاملتان لەگەڵ خەڵک هەیە خەڵکی شاری هەولێر چۆن ڕوبەڕووی نەخۆشە بەخوا خەڵکی شاری هەولێر بۆ خۆی عادەتەن تۆزە لەرزێکیان لە دڵ هەیە بەڵام وەکو ئەوتێنی بازارەکە تاسیری کردووە زۆر زەعیف بۆ خەڵکە ترسێ نەخۆشیەکی تاوڵێ کابرا لە فکر لە ماڵ و منداڵی خۆی دەکاتەوە کە توش دەبێ ماڵ و منداڵەکەی چێ بەخێگە لەبەر لەو ڕۆژگارە برا ڕحمی لۆ برا نەماوە برا برا ڕحمی لۆ برا نەماوە برای خۆت بمرێتن مەجبورنی منداڵی بەخێ بکەیت خۆ دەترسی یان چی تێ بۆ کەسانەی کە ترسا و تۆقیون لەم نەخۆشیە بەخوا بەنسبەتە من نەترساوم لەخوا بەزیابێ ئامادەژنی بترسی نەخێر ئامادەژنیمە و لەخوا بەزیابی بۆ ئەو کەسانش پێیان مەیە با نەترسن هەر شتێک لەلایەن خواوە دێت مەمنون بێ بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە هەر یەکێک بە جۆرێک باس لە خۆپاراستن دەکات بەڵام ئەوەی کە ئەوان زۆر جەختی لێ دەکەنەوە جێبەجێکردنی ڕێنمایەکانی وزارەتی تەندروستیە بۆ خۆپاراستنی تەواوی هاوڵاتیان و بەشێکی زۆری باس لەوە دەکەن ئەگەر بێت و ئێمە بینی ئیسلام تەدیب بکەین جوانترین خۆپارێزیە من هەر لە نێو هاوڵاتیان دەمێنمەوە ڕاوسەرنجی زیاتر بۆ ئێوە دەگواستمەوە دوای ناوبڕا بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕا بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لە نێو هاوڵاتیانی شاری هەولێر بەردەوام دەبم و پرسیاریەوە دەکەم ئاخۆ ترسان و تۆقاندن چارەسەر و ڕزگارمان دەکات لەم ڤایرۆسەیە ئەخۆ بزانین هاوڵاتیان چ پەیامێکیان هەیە بۆ خۆپاراستن لە نەخۆشی یاخود ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵەوان بەردەوام دەم و ئێوە زیاتر بینەرمان
بەڕای تۆ باشترین خۆپارێزی چیە و ئامۆژگاریت بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک چییە؟ باشتری خۆپارێزیەوە ئەو خەڵکی ئێستاکەوە مەسەی ئێستا دەبین زۆر بۆ مامەسەن ئەوانی دەمام کوشتی بەستیە و ئەو کە فەوشتێکە لە دەست دەکەن ئەوانێ بە بەردەوام بەکاربێنن دەست و پلیان بە مەزبوطی بشۆن خاوێن جێگای خۆیانشە مەسەن بە خاوێنی ڕابگرن و زۆر تێکەڵاوی ئەو شوێنە نەبن مەسەن کەواکو کافتریا و نێرگەلە بەشێکی زۆریم نەخۆشیە بە پاک و خاوێنی تا دەبێم ئیسلام و مسلمانەتیش هەردڵنیایەوەمان لێ دەکاتەوە پاک و خاوێنی بوات ئەگەر بێت و ئێمە دەستنوێژێ بشۆیان خۆمان شاعیرەکان ئیسلام جێبەجێکن ڕاستەخۆ پاک و خاوێن دەبین بەڕای جوانیان بەێ وڵا ئێستا هەو دین بزان دینەکەمە چەند جوانە کە دەرێن نەدافەت و منە لە ئیمان یعنی پاک و خاوێنی لە ئیمانەوەیە باشە ئێستا خەڵکەکە پاک و خاوێن بیتن باوەڕ بکات تووشی هیچ شتێکی نابیتن دینەکەمانەوە دەجوانە باوەڕکە بەهایەتی شتیوە لە ناو دینەکەیماندا شتێکی خراپی تێدانە خەڵکەش هەموو بە دینەکەەوە جوانە و لە پاش دینەکەژە پاک خاوێنێکەش بە هەمووی هەیە خێرەگەر بێت و ئاینەکەمان ئەوی کە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم دایانە بۆ ئێمان بە جوانی جێبەجێ بکەن بە تاکید ئەمە لەو هەم زۆرە نەخۆشیێک دوور دەکەینەوە وەشتەی شتریش بەڕاستی ئەم دەمە لێرە باسیکەم ئێستا حکوومەتی هەرێم کوردستان ئەوەی کردووەکە مزگەوتەکان دابخە ئەمە دەبی دەرگای ماڵەکانی خوای گەورە بکەنەوە لە توکاگەرە تو دەرگای ماڵەکانی خوای گەورە داخست بە چاوەڕۆکی داوە لە خوای گەورە دەکە یارمەتیدا لەو نەخۆشانە دوورمان بکات. ئەمە دەبی لە مزگەوتەکان لە بابرین لە خوتوەکان داوە لە خوای گەورە بکەین خوای گەوری یارمەتی مامدا لەو زۆرە نەخۆشیان و زۆرە دەردوو بەڵایەنە چکە بە دوعاکردن زۆر نەخۆشی بەڵاشی بە دوعاکردن ئەو جۆرەکە لە جۆرەکانی تاعون لە سەردەم پێغەمبەر صلی الله علیه و سلم شەبووە لە سەردەمی ئەوە ئیمامی عومەر خەلیفەی دووەم بوو جۆرە تاعونێک پێیا بوو 24000 سەحابەی پێغەمبەری خوای گەورە پێ مردن لە هەموو سەردەم و زمانەکی هەبوو خوای دوعای زیاترە زیاتر پاڕانەوە لە پەروەردگار بە تاکید لەبەرەوەی خوای گەورە کەشتەی ناردی هەر بە خۆشی توانین لای بە بەندەکانی خۆی تاقی دەکاتەوە ئەمە دەتوانین بە دوعاکردن داوە لە خوای گەورە بکەن ئەو بەڵام موسیبەتەمان لەسەر لاب بە باشە ترسان بەڕای تۆ بەشێک لە هاوڵاتیان دەترسێن لەم نەخۆشیێت ترسان چارەسەرە یاخود ترسان لەلایەنێکی نێگەتیڤیە بۆ نەخۆشە بەڕای تۆ بەڕای من ترسان هیچ چارەسەر نییە چکە ترسان لەو بابەتە یەکەم شت کە دکتۆر دەرێ مەناعی بەشەر بەهێز دەکە کە مەناعی بێشەریش بەهێز بوو ئەو نەخۆشە زیاتر تەسیر دەکات لەسەر ئەو بەشەرە زیاتر وای لێ دەکا بەهێز بی زیاتر تەسیری لێ دەکاتن ئەوەش کە دەرێن لە سەر و تەمەن 6 ساڵ 7 ساڵ دەمری هەمی هەباوەی ئەوەیە کە مەناعیان کەم دەبێت بەهۆی ترس و بەهۆی دڵڕاوچی و بەهۆی نەخۆشی تر و بەس بەڕای مشتێکی هەنێکە ترس لێ هەبی پەیامی تۆ چییە لەم ڕۆژەیەوە تا چەند پێ وایە پاک و خاوێنی کە هاوکات ئەمە مسلمان ئیسلامیش دووپاتی پاک و خاوێنیمان لێکاتەوە تا چەند ڕێنمایەکانی هەم دین و هەم دکتۆران گرنگەوە چ پەیامێک هەیە لێرە باکید پاک و خاوێنی گرنگترین شتە ینی هەم لە دین و ینی بێجگە بە لەو نەخۆشیە خۆی هەدەبی بەشەر پاک و خاوێن بیتن بەڵام کە ئێستا کەچینە ناو ئەو بارودۆخە دەبی زیاتر پاک و خاوێنی ڕابگرین لە جارە داواکاریشم ئینشاءالله هەموو لایەک پاک و خاوێنی ڕادەگری هەم بۆ سەلامەتی خۆت و هەم بۆ سەلامەتی دەوروبەرت یعنی بەڕاستی پێمان باش ئەو پاک و خاوێنی ڕای بگرین لە هەموو لایەک ینی بەس ئیمە و ئەو نەوی بەس باسکردن نەبی هەمووی بە کردار بی چۆن خۆمان پارێزین بەڕای تۆ لەم نەخۆشیە لە نەخۆشی وڵای خۆپاراستن نازان بازار ڕۆک و خۆی وایە بەستە نام مەدرسە و قوتابخانە شتەکان داخراوی بازار ڕۆک و خۆی وایە هیچ فەرقی نەکردو لە بازار تۆ خۆ دەترسی لەم نەخۆشیە ناوەڵا احتیادێ بەلامەوە باشە خەڵکێکی زۆر فلۆزایەکی وەرزیە بەلای من احتیادیە چییە باشە خەڵکێکی زۆر ترس و دڵڕاوکێ لە دڵیا زیاد بووە تۆ چیت بۆمانە ئەم نەخۆشیە بە ترس و دڵڕاوکێ چارەسەرە بێم ڤایرۆسەیە ناوەڵی چارەسەرێکی نی عەسڵە نەبێ ورە بەرز بێ هەر شتێکیش لای خواوە بێەوە هیچ گومانی تیانی ڕۆژانە چەند کەس سارەی کوژێ ڕۆژانە چەند کەس جەڵدە لێدا یعنی شتەکە گەورە کراوە هیچ شتێکی وان نیە بەخۆ زۆر احتیادیە وڵای زۆر احتیادیە هیچ ترسێکی تیانیە و بەس تەنها سەیتەرەکانمان بۆ چاکەوتەوە بەڵام سەیتەرەکان کەرکووانی بۆ شێوەیە ئەمەی هەولێر زۆر قەڵەباڵغ بوو وڵای مرۆ تقریبا ساعت وەستاین ساعت وەستاین بەس لە سرەی سیارەیە پەیامی تۆ چیە تەوێت پەیامێک بۆ هاوڵاتیان برێ بۆ خۆپاراستنیان لەم نەخۆشیە وڵای داوا لە خەڵکەکەم هیچ نەترسن زۆر شتێکی احتیادیە هیچ نییە یعنی بەڕاستی خەڵک فکر لەوە بکاتەوە چەند کەس بە جەڵدە بە نەخۆشی بە سەرەتان کە هیچ گوێشی نادادێ بڕۆ خەسەری خەسخانە هیوا و نانەکەلی گەبزان چەندها خەڵکی لێیە تووشی سەرەتان بووە کەچی ئومێدیشیانەیە کەچی ئەم خەڵکە هەر لە خۆیەوە تۆقیوە لەم کۆرۆنایە قەنەعەتی من سیاسەتی ئەمریکایە تەنها بۆ دژی ئێران و سین و ئەم وڵاتانە بەکارێنێتەوە هیچ قەنەعەتێکم نییە مە هیچ نەخۆشیە نیە عەسڵ ئەساسی نییە پەیامی من بۆ خەڵکە تەنها یەک شت نەترسێ ترسان
بڵاوبوونەوەی نەخۆشیە نەک ئەو نەخۆشی هەموو نەخۆشیێک ئێستا سەرەتان لە عێراقدا بڵاوە سەرەتان چیە ترس وای لە خەڵکی لە سەرەتان بڵاو بێ دین سەرچاوی هەموو شتێکە کە دین هەبوو کە ئیمانت بە قۆت بوو باوەڕ ناکە ویست پەتایەک تاسیری لێ بکە هیچ نەخۆشیەک هیچ دەردێک ناتوانێت تاسیری لێ بکە پاک و خاوێنیش سەروی هەموو شتێکە بەزانمە هاوڕێت تۆ چۆن خۆت پاراستووە لەم ڤایرۆسەیەوە چۆن ئامادەکاری بۆ کردووە یان تا چەند ڕێنماییەکانی وزارەتی تەندروستی و جێبەجێ کردووە واللهی من بەش بە حاڵی خۆم بڕوان بە یەک شت هەیە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن دەبی ئەمە ئەومان لە پێش چاوبیتن کە ئینسان خۆی بپارێزیتن باشترە من کە مەسەرەن دێنە جێیەکی گشتی ئێستا دەبی ئەمە خۆمان بپارێزی مەسەرەن پێشترم کە داهاتم هاتچوو ئێرەم دەکرد برین بە پیارەی سامان دەخواستە بە بەرداخی سەفەری دەخۆن هیچ ئایبی تێدا نیە مهم ئەتوو خۆت بپارێزی هەم خاوەنەکەشی ئەوەی پێ باشترە پێم بڵێ بەشێک لە هاوڵاتیان ترساون یاخود تۆقیون لەم نەخۆشیە ئایا ترسان شتێکی باشە لەم نەخۆشی باش نییە خۆت بترسێنی بەس باشترە ئەوەیە کە ئەتو حەزاری خۆت وەربگریت و خۆت بپارێزی وانە ینی ڤایرۆسەکە کە هەیە ئێستا تەشەنەی کردیە لە چەند وڵات و چەند ئێستا دەمە کە بەڵگەمان هەیە لە کوردستان دەرێن بڵاو بووتەوە باشتر وایە خۆت بپارێزی بۆ نمونە کە من هەیتم نەمزانیە هەیتم هاتیمە جێیەکی دۆخەم لەگە برادرش کردێ چاک چۆن یەکم کردیە کە ئەو احتیمالە ڤایرۆسەکە بگوازرێتەوە هەم ئەو برادرش بچیتە لایەچیت کە ڤایرۆسەکە کەواتە تەشەنە دەکە بڵاو دەبتەوە وایە پەیامی تۆ چیە بۆ هاوڵاتیان چ پەیامێکت هەیە چۆن هاوڵاتی خۆی بپارێزێ و تا چەند جێبەجێکردنی ڕێنمایە دینیەکان کە بەردەوام دڵنیاییمان لێ دەکات دینەوەی کە پاک و خاوێن بین دەستنوێژەکان تا چەنەمە هاوکار دەبێت بۆ دووربوونمان لەم نەخۆشیە یعنی دەبی ئینسان خۆی بپارێزیتن ئەگەر پێشتر ئەتوو مەسەلەن ڕۆژێ بەس لە کاتەکان برین دەستت پیس بۆیان کە دەستی خۆت خان برین شوشتی ئەو شتانە ئێستا زیاتری بکەیت کە دێت جێیەکی گشتی دەستاوانە چ لە دەستکە یان دەمام کە چ لە دەستکە کە ئێستا من هاتیمە پێم بووە هیچیش برێم شەرمی تێدا نیە لە دەومم کردووە و تەواو ئەنی شەرمی تێدا نیە خۆت بپارێزی باشترە بەکاریشی دێنی بەکاریشی دێنم ڕۆژانە و لە ئەسنای ئیشکردن کە لە دەوامین هە بەکاری دێنین هەر نەخۆشیەک هەر شتێکی دیکە ئەگەر ترست لێ هەبوو بێگومان لەوەی زیاتر دەبی دڵ ڕاوچێت لێ هەبوو زیاتر دەبی نەوەک نەخێر هەموو شتەکان بەبێ ینی کۆتایی پێدێ ئەوەش کاتیە و زۆر نەخۆشی حتا وەکو کە مامۆستایانی ئاینیش بازەکەن لە زمانی پێغەمبەران لە زمانی ئەسحابەکان لە زمانی خەلیفە ڕاشیدینەکان کەوا ئەو نەخۆشی هەر هەبووە ئەو تاعون هەبووە ئەو کاتانە لە زمانی عومەری کوڕی خەتاب بەڵام خۆشبەختانە کۆتایی پێ هاتیە و وەلو بە هیچ شێوێک ترس شعائرە دینیەکان دەمان پارێزی لەم جۆرە نەخۆشی و پەیامی تۆ چییە بەگشتی شعائرە دینەکان بۆ نمونە دەستنوێژن و ئیسلام دووپاتی خۆپاراستنمان لێ کاتەوە لە پیسبوون لە پاک و خاوێنی بەتەکید دینی ئیسلام ینی وەکو کە بە شێوکی گشتی کە زۆرینەی زیاتر لە ١٩ مسلمانە باز لە عێراق دەکەینەمە بەڵێ شعائرە دینیەکان دەورەی ئەساسیان هەیە بە تایبەتی دەستنوێژ هەڵگرتن و باو زۆربەی دینەکانی دیش تاکید لە پاک و خاوێنی دەکەنەوە چکە پاک و خاوێنی شتێک نییە مەسەلا ئەو دینە بڵێ با ئەو شتە پیسبی ئەوە با بڕێ خاوێنبی بەڵام بە تایبەتی کە دینی ئیسلام بڵێ دەستنوێژ شوشتن یەک لە هۆکارانەیە کە ئینسان دەبی بە شێوازێکی یعنی ئەگەر پێشتر وەکو باسم کرد ئەگەر ڕۆژێ جەمە گەاند بە 2003دا نوێژەکی بە دەستنوێژ کردبی بەڵام ئێستا 5 فەرزا وا باشترە کە بیشواتەوە کە خۆی بپارێزی شێوکی گشتی سەد لە سەد خۆی یەکێ لە جوانیەکانی ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام لەوەیە کە مرۆڤ هەمیشە بە پاک و خاوێنی ئەمینێتەوە جێبەجێکردنی مەرجە دینیەکان و مەرجە ئیسلامیەکان بە بڕۆی من خۆی لە خۆی بە دوورگرتنە لەم جۆرە نەخۆشیانەوە لەم جۆرە پەتایەکەوە بڵاوە بێتەوە و بە بڕۆی من یەکێ لەو هۆکارانەی کە لە وڵاتی چین کە ئەم نەخۆشیە سەری هەڵداوە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کەوان بە جۆری لە جۆرەکان لە دین دوورن و لە هەمان کاتە دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلامی شەکەن ئەمە بۆتە هۆکارێەوەی کە جۆرێ لە نەخۆشی دروست بێ لە ناوێنەکە نەتوانن تەنانەت نەخۆیان نە هیچ ئەو وڵاتانەش چارەسەری بۆ بدۆزنەوە کە هاوپەیمانی ئەوانن بڵێ تۆ چ پەیامێک پێ دەتەوێت لە ڕێگای مایکێمە چ پەیامێ بڵێیت و تا چەند گرنگی بە پاک و خاوێنی دەدەن
وڵی داواکارم لە هەموو هاوڵاتیان ڕێنمایەکان وەزارەت تەندروستی پێش هەموو شتێک جێبەجێ بکەن لە ڕووی پاکوخواێنیشەوە هەموو جۆرە خۆراکێک بەکارنێن و نەیخۆن چونکە بەڕاستی ئەم نەخۆشیە کە بڵاو بۆتەوە لە ڕێی خۆراکەوەی زیاتر ئەو ڕێنمایانی شریعەتی ئیسلام کە بە مرۆڤەکانی داوە بە دنیای زۆر گرنگە خۆ ئێساکان مەدەری خۆ پارێزنەوە ڤایرۆسی کۆرۆنا دەست و دمچامان بشێن بە سابنەوانە کە ئێمە لە کاتێ فەرزەکانی خۆمان دەستنیێژەکانی کە دەدەستشۆین کە ئەوە لە شریعەتی ئیسلامدایە ئەوە بخۆ یەک لە ئیمانەوە لە پاک و خاوێنیەوە بۆیە ئەم تکا دەکات لە هەوڵاتێکە کە هیچ ترس و دلەڕاوکەی بیتن هەمان دەبی ئیرادەیەکی بێزمانی بەسەر ڤایرۆسی کۆرۆنا وەڵای عالم دەمامکی نەکات هەواکات ئەڵڵای گەورە ئەڵڵای گەورە کاتێ لەبوو هەموو عیلەتێکی پەیامێک تێیە دەربارەی ئەم ڤایرۆسیە دەتوێت لە ڕێگایەمەوە بگەینی تا چەند جێبەجێکردنی مەرجە دینیەکان شاعرە دینیەکان دەمان پارێزێ لەم نەخۆشی و سەبارەت بە دەخستنی مزگەوتەکان لە بەشە لە شارەکانی سلێمانی تا چەند ئەمە بەڕای تۆ پارێزراومان دەکات لەم نەخۆشانە ئەوەی ڕاستی پێم وایە ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆسێکی پەتایشی وەرزیە وەوەی ئامارە دڵخۆشەکانە کە لە وڵاتی چین خەریکە لە ناو دەچێت ینی ڤایرۆسەکە کۆتایی پێدێ باز لەوە دەکرێت کە کۆتا نەخۆش لە نەخۆشخانە هەزار قەرەوێلەکە کۆتایی پێاتەوە و نەخۆشخانەکە داخراوە ئەگەر ڕاستیش نوێ بەڵام وا دیارە ئامارەکان خەریکە کۆتاییان پێدێ وەوەی ڕووی لە وڵاتانەش کردووە چارەسەری ئەو نەخۆشیە پشودانە و لەژێر چاودێری چڕی دکتۆر دابمێنێتەوە پێم وایە بەو شێوازانە و پاڕانەوە لە خودای پەروەردیگار کە هەر بەڵام ناخۆشەکەت بەسەر دابێ دەتوانی بە شێوازی نزا و پاڕانەوە بتوانی بەڵام ناخۆشەکان لەسەر لاب بە و دواتریش پێم وایە خۆپارێزی تا ڕادەشی کە ڕادێشی ئاسایی پێویستە خۆت پارێزی پێم وایە هاوڵاتیان ئەوەندەی پابند بن بە ڕێنمای تەندروستیەکان پێوەی پابند بن و ئەوی تر پێم وایە ئاساییە ینی بە چیتر لەوە نەتۆقن کە بازاڕەکان تەرێکەن شوێنە گشتەکان مزگەوتەکان چۆڵکەن نە ئاساییە ئەگەر بێت و ڤایرۆسەکە بە شێوەیەشی وەکو شاری وهان بڵاو بووی ئاساییە بڕۆ نوێژە بە کۆمەڵەکان ئاسایە بتوانین لە ماڵەوە بکرێ بەڵام نەک بە شێوازێکی وە تاوەکو ئێستا سەری لە چەند شارێکدا هەر دەرنەهێناوە خەڵکیوا لێی تۆقیوە مزگەوتەکان بەشێکیان داخرابن یا خۆت شوێنە گشتەکان داخرابن بەیان منیش ئەوەیە هیچ کەسە خۆی نەترسێنە بەس ڕۆژانە هەر ئەرکەکانی ئیسلام جێبەجێ بکە و هیچ شتێک لێ دروست نابیتن ڕوو لە هەموو ڕاگەاندەکارانی کوردستان دەکەم هێورتر هادئتر تعامل لەگەر ئەو نەخۆشی بکەن بەڕاستی یعنی خەڵک هەموو تۆقیوە خەڵک هەموو تۆقی ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆس کرد بڕوا بکەن هیچ شتێکی وان نیە لەو ڤایرۆسی وەرزەی کە ئێمە لە وڵاتێکی خۆمان توش دەبین لە زستانان زۆر بەسیترە ڤایرۆسێکی بەڵام ئێمە ترس و تۆقانێکمان لە دوی خۆمان دروست کردووە بەڵێ ڤایرۆسی کۆرۆنا هەموو دەمام بۆ ناترسی ترسانی ناوێتن نا دووش لە ژیاندا دیاری ناکرێت یەک ڕسق دووش مردن قەت دیاری ناکرێت ناجا بۆ ڤایرۆسەی بمری بە سەرێشەی بمری بە مردنی خۆت بمری عادی سەگ بیتن ترسانی نەوە بازاڕێ و شەوان ئەم توانین دەناسم ناوە و ئیسکانە حەفتا وەرەقە مانچێ مەسروفیتی بە پارێ شاگرد و بە کرێی سی وەرەقەیە هەتا ئەم پارێ غازی دەرنەینەیە غازی بە قەردینەیە باشە من عارەبانەکەم ئەلێرە و عارەبانەی منە بەخوای گەورە شێ 400 هەزارم دەفرۆشە سعات 11 تا 2 بەخوای ئێستا 100,000 نافرۆشم هەمووی ترساوە هەمووی ترسایە کەس نایە دەرەوە وەزعی ئیسکانەوە ڕۆ تارشە مەعود دێرکە چێ لە دەرێ چش لە گۆڕنیە چ لە گۆڕەیە نەخێر باشە تۆ چۆن خۆت ئامادە کردو بۆم نەخۆشیە خۆپارێزیەکانە تاچەند خۆت پاراستووە بۆ ڕێنمایانێکی وەزارەتی بڵای وەڵای سادە و سادە پێشتر کوو بیمارەوە بوومە هەرەوە بوومارەوەش دەبوو پەیامی تۆ چێ دەتەوێت لێرەوە چ پەیامێک هەیە بۆ خەڵک خەرکە با نەشێوێتن شێوانی پێ ناوێت چکە و نەخۆشیە گەر بێتن بە هیچ ڕێکارێک ناگەڕێتەوە واسین بۆ هەموو زر و پۆشەی خۆی معنای کۆنتترۆلی پێ نەکرێ ئەجە کوردستان کۆنتترۆلی پێ بکرێ ئینشاءڵڵا هاوڵاتیان هەرکەسەوە بە ئاست و تێگەیشتی خۆی پارێزی دەکا و دوور دەبی لەو نەخۆشیە ئینشاءڵڵا دوایەکەشم قوبڵ بی پەیامێک تەیە تا چەند پێیان دەڵێ ڕێنمایانەی تەندروستی جێبەجێکەن یەکێک لە ڕێنمایەکانیش نەخواردنیم خواردنانەی سەرشەقامەکانە 100% ڕێنمایان دەکەم کە نەیخۆن هەر شتێک پیس بوویان هەر شتێک گومانی لێ هەبوو بانەی خۆ باشترە والله هیوادارم خەرکەکە هەمووی خۆ بپارێزی ئینشاءڵڵا ترسەکەش ئەوەندە نەبیتن ئەوەندە لە دڵ ڕاوچێ نەبێتن قەلەک نەبێت خەرک زۆر شاری هەولێر بوونی هەیە ئەوەی کە ڕاگەندراوە بە خودای وەکو ئەوەی ڕاگەاندراوە نییە ئەوجا وەکو لەلایەنی تەندروستیەوە وەزارەت تەندروستیەوە ئەوە خۆیان دەزانن ئەوانە
بەڵێ زیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو سرنجیا وڵاتانی شاری هەولێر بوو کە هەر یەکێک بە شێوەیەک بەرگاری ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە بووبووەوە بەڵام ئەوەی کەوان زیاتر جەختیان لێ دەکردەوە خۆپاراستن و جێبەجێکردنی ڕێنمایەکانی وزارەتی تەندروستیە بۆی هەموو لایەک پارێزراو بێ لەو پەتاییکە لە هەرێمی کوردستان و لە تەواوی جیهان بڵاو بۆتەوە بۆ هیوای تەواوی بینەرانی من و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆڕۆنا تاڵقێکی تر دێمەوە خزمەتەوەی خۆشەویست سپاس بۆیەوە کە تا ئێستا بینەرمان و سپاس بۆ هاوکارم عەبدوڵڵا قاهەر کە لەم بەرنامەیە هاوکارم بوو تاڵقێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب